ڕۆژانە شانۆی تەقینەوە لە بەغداد دووبارە دەبێتەوە و لە گرنگترین پەردەکانی کارەساتە خوێناویەکەی ناوچەی کە ڕادەبوو. دەرهێنەرەکانی ئەم تەقینەوانش بەردەوام ڕێکخراوی داعشە، بەڵام کارەساتەکە ڕوویدا و سەدام قوربانی بە دوایدا کەوت. پاش ئەم دیمەنە دڵتەزێنەش داواکاریەکان چین؟ نطالب الحكومة والمنظمات داوا لە حکومەت و ڕێکخراوە مرۆڤایەتی و مافپەروەران و لایەنە سیاسیەکان و هەر هاوڵاتیەک کە بوون و دەسەڵاتی لەسەر دەستگا حکومی و ئەمنیەکاندا هەیە بە زووترین کات لێکۆڵینەوەی خۆیان سەبارەت بەم کارەساتە نامرۆڤایەتیە ئەنجام بدەن. داوا لە حکومەت دەکەین کە قوربانیانی کارەساتی کەڕادا بە شەهیدی پلەیەک لە قەڵام بدەن. کارەساتی کەڕادا لەلایەن حکوومەتی عێراق و لە نێو کۆمەڵگای مرۆڤایەتی و نێودەوڵەتی بە توندی شەرمەزار کرا و بۆ لێکۆڵینەوە و بەدواداچوون ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق پەیوی سەرۆکوەزیرانی بە شێوەیەکی سارد ڕاگەیاند. سيكون فريق تیمێکی جیاپێک بهێنرێت کە لە جارەکانی تر جیاوازتر بێ و تایبەتمەندیەکەشی بۆ بەدواداچنی دۆسەی شەهیدەکان و قەرەبووکردنەوەی کە سوکاری شەهیدەکان و زیان پێگەشتوان بێت. هەروەها گرنگێکی گەورە لەلایەن نووسینگەی سەرۆکوەزیران و بە تایبەتی خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ڕووی ئەمنیەوە بۆ بەدواداچوونی ئەم ڕووداوا بکرێت. ئەنجومەنی نوێنەرانی عێراق پاش پشووی وەرزی لە یەکەم دانیشتنی خۆیدا دۆسەی ئەم دیمەنە خوێناویایی بە سارد و سوڕ لە بڕگەکانی خۆی داڕشت، بەڵام لێکۆڵینەوەکان بەردەوامن و تا ئێستاش ئەنجامەکانی دیار نین. لە داچنەکەی پەرلەمان باسی تەقینەوەکەی کە ڕادەکرا و بەلەت بەداخەوە پەرلەمانی عێراق هێشتان لە قۆناغی بەیاننامە و ئستنکار دەرنەچووە. هەر قسە دەکەین ئێمە بەبێ سوود بەڕاستی راپۆرتی لیژنەی بەرگری و ئەمن و ئاسایشە زۆر ڕەشبین بوو بەڕاستی و ئێمەش تووشی ئیحبات کرد. تەقینەوەی ناوچەی کەڕادا مێژوویەکی خوێناوی لە عێراق تۆمار کرد. زنجیرە تەقینەوەکانیش ڕۆژانە بەردەوامن. حکوومەتی عێراقیش بەهۆی ململانەی سیاسی تاکوی ئێستا نەیتوانیوە چارەسەری دۆسەی ئەمنی بکاتن. سڵاح بامەڕی دەنج ئەمریکا، بەغدا.